ئەم تەوەرەی یەکەممان کە گفتوگۆی لەسەرەکەین ئاری پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە تەواوی بابەتەکانی دەستپێکی ڕۆژەوە هەبوو کە باسمان کرد ئەویش باس لەوە ئەکەین کە چۆنچۆنی دڵخۆش بین لە ژیانە ڕەنگە زۆربەی زۆری کەسەکان دڵخۆشی بابوونی پارە یاخود بەبوونی مادە بڵێن ئەگەر ئەوە هەبێت لە ژیانما من دڵخۆشە بم ڕەنگە هەنێکی تر بۆ شێوازە بیر نکاتەوە بیلۆ بکاتەوە بڵێ ئەگەر پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر گەرم و گوڕ لە نێو خودی خێزانەکەم لە کەسوکارەکەم لە دەوروبەری من هەبوو بێگومان من کەسێکی دڵخۆشە بم ئیتر بیر و بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە هەڵسەنگاندن بۆ دڵخۆشیەکان ئەکەن جا ڕەنگە هەنێک کەسیش هەبێ تەواوی ئەم بابەتانەی هەبێ بەس نەزانێت چۆنچۆنی دڵخۆش بێت ڕەنگە کلیلی دڵخۆشیەکەی نەدۆزی بێتەوە بە چ شێوازەکە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین با بزانین چۆنچۆنی لە ژیانمانە دڵخۆش بین هەر یەکێک لە ئێمە کە ژیان ئەکەین پێویستەکە ئەو هەنگاوانی کە بیگرینە بەر بۆ ئەوەی کە کەسێکی دڵخۆش بین لە ژیانە چی و چی بن بۆ ئەوەی کە بەوردی گفتوگویەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە بکەین بیانداری بەڕێز دەشتی ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە کاک دەشتی سڵاو لێبێت و بەیانیت باش ئومێد دەکەم کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە هەبێت و ڕۆژێکیش بێت کە پڕ بێ لە دڵخۆشی بۆ تۆی بەڕێز سڵاو لە بەڕێستان و لە تەواوی کارمەندان و لە تەواوی بینەرانی کەناڵە خینزیلیانە و جوانەکەتان زۆر سپاس کاک دەشتی جا ئێمە ئەمڕۆ لەسەر دڵخۆشی قساکەین با هەر سەرەتا دەستپێکی پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم کە مرۆڤ چۆنچۆنی ئەتوانێت دڵخۆش بێ یعنی کلیلی دڵخۆشی بە چ شێوازێک ئەدۆزرێتەوە لەلایەن مرۆڤەکانەوە بەڵێ پێش قسەکردن و گفتوگۆکردن لەسەر پرسیارەکەی بەڕێستان پێم خۆشە بە کورتی پێناسەیەکی دڵخۆشی بکەین لە چوارسێوەی پێناسەکەیدا بچینە نێو پرسیارەکەی جەنابتان ئەرستۆ دەڵێ دڵخۆشی بریتیە لە چێژبینین ڕیکۆرد دەڵێ بریتیە لە کۆمەڵێک چێژی یەک لە دوای یەک بینین لە چوارچێوەی نەبوونی دڵە ڕاوچێ و ناحەوسەڵەییدا کەواتە لە چوارچێوەی وەکو بڵێن ئەو پێناسەیەدا دەتوانین بڵێن دڵخۆشی یان خۆشی بریتیە لە هەستێک یان لە چەند هەستێکی نەبیندراو لە ناو ناخ و نەفسی تاکەکان لەگەڵ ڕنگدانەوەی لەسەر ڕوخسار و لاشەی تاکەکاندا سەبارەت بە کلیلەکان یان پەیژەکانی گەیشتن بەخۆشی ئەو پرسیارەی بەڕێستان کە ئاراستەی منتان کرد کلیلەکان زۆرن یان ڕێگاکان زۆرن جا ئێمە دەتوانین بڵێن سەرچاوە و کلیل و لە دواتریشدا دەچینە نێو ڕێگاکانی سەرچاوە و کلیلەکانی دڵخۆشی گەلێک زۆرە ناتوانین بپڕژێنە سەری لەبەر نەبوونی کات بەڵام زۆر بە کورتی یەکەم تەندروستی و وەرزشکردنە حتمما تەندروستی باش و وەرزشکردنی بەردەوام وەکو بڵێن کلیلێکە یان سەرچاوەیەکە یان چوارگۆشەیەکی یەکەمی گەیشتنە بە چێژوخۆشی ئەوەش دەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێک لە نەمەتی کەسێکەوە بۆ نەمەتی کەسێکی دیکە لە جۆرە کەسایەتێک بۆ جۆرە کەسایەتێکی دیکە خاڵی دووەم لە ڕێگا و کلیلەکان بریتیە لە سەرکەوتن لە سەرکەوتنی کەسەکان لە چەند بوارێک یان لە بوارێکی دیاری کراودا دیسان حتمما ئەوەش دەگۆڕێ لە جۆرە کەسایەتێک بۆ جۆرە کەسایەتێکی دیکە خاڵی دوای ئەو فێربوونی بەردەوام وەرگرتنی زانست و زانیاری بەردەوام جا مەرج نییە ئەو زانست و زانیاریە پەیوەست بێ بە تەمەنی کەسەکە لەوانەیە وەرگرتنی ئەو زانست و زانیاریە کۆی گشتی ئەو بوارانە دەگرێتەوە یان بوارێکی دیاری کراو دەگرێتەوە کە ئەو کەسە وەکو بڵێن تەبەنی کردیە کە من چێشی کردیە ئەوە سەبارەت بە وەکو بڵێن کلیلەکان یان سەرچاوەکان بەڵام ئەو کلیل و سەرچاوانە سێم باس کرد زیاترە لە سێ خاڵ سەرچاوەی خودی و کەسیە ئێستا دێنە سەر سەرچاوەی خۆشی یان سەرچاوەی دڵخۆشی ئەویش کە پێی دەگوترێت سەرچاوەی دڵخۆشی کۆمەڵایەتی یەکەم خاڵی گرنگ لە سەرچاوەی دڵخۆشی کۆمەڵایەتی یان کلیلی وەرگرتنی دڵخۆشی کۆمەڵایەتیەکە بریتیە لە ڕەخساندنی کەشێکی خێزانی ئارام و
گونجاو. خاڵی دووەم لەو خاڵە ئەویش بریتە لە هەبوونی دۆست و خۆشەویست و هاوڵی ئیجابی کە لە دەور و بەرمانە. واتە کاک دەشتی ئەوانی کە لە دەور و بەرماندان دەتوانن بەشێک بن لەوەی کە خۆشی بڵاو بکەنەوە. من نمونونەکە بە زۆری کرێنە مەڵەن هەندێک جا هەندێک کەسە بینی نێو کۆمەڵێک دانیشتون ئەم کۆمەڵە سارد و سڕیەک هەیە گەرمیەک لە پەیوەندەکانیان نییە، بەڵام کاتێک کەسێک گێتەنیەوە کە ئەو تایبەتمەندیانی تایەکە بێتە سەرچاوی خۆشی هەستەکەی تەواو ئەو گفتوگۆ و کۆڕ و کۆبوونەوەیە زیاتر بە جۆش و خۆشتر و دڵخۆشترەکات. ئەم تایبەتمەندیە چۆن لە هەموو کەسێکە هەبێ؟ بەڵێ ئەو تایبەتمەندیە دیسان دەمانگەڕێنتەوە سەر چوارچێوەیەک، سەر چوارچێوەی جۆرە کەسایەتیەکانی ئەو کەسانەی کە لەوێ کۆبوونەتەوە کە دانیشتون. کەسێکی دیکە کە جەنابەت ئاماژەت پێ کرد کە دێتە لایەن جۆش و خۆش و جەوێکی ئیجابی و خۆشی دەڕخسێنێ، ئەویش ئەو جۆرە کەسانە کەسایەتی یان کەسی معنەوی و ئیجابی و خاوەن وزن. ڕاستە جاری وایە لە شوێنێک ئێمەدا دەنیشین ئەگەرچی ژمارەی دانیشتوان و ئامادەبووانیش زیادە و لە ڕاددەبەدەرە، بەڵام دەبینی ساردی و سڕیەک و نەبوونی خۆشیەک بەدی دەکرێت. بەڵام جاری وایە کەسێک دێ یان جاری وایە ئێمە لەگەر کەسێکدا دەنیشین وا دەزانین لەگەر ملەتێک دانیشتین، وا دەزانین لەگەر کۆمەڵە کەسانێک دانیشتینە، ینی ئەو کەسەی کە دێ جۆرە کەسایەتیەکی زۆر ڕاکێشەری هەیە، کەسێکی ئیجابی و خاوەن وزە و خاوەن تاقەیە. هەمیشە ئەو کەسە ئیجابی و خاوەن وزە و خاوەن تاقانە خۆشی و چێژ لەگەر خۆیان دێنین بۆ ئەو شوێنانەی کە دەچن. زۆر باشە. جا کاک دەشتی ڕەنگە زۆر کەس هەبێت تەواوی ئەو بابەتانی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە دڵخۆشیەوە هەیە لە بەردەستیدا هەبێت، یعنی بوونی هەبێت، بەڵام نەزانێت بە شەوازێک دڵخۆش بێ. خۆی لە خۆیان ئەو کەسان ڕەنگە هەنێک کەسی شەبێت بە پێچەوانەوە ئەو بابەتانەی کە خەڵکی وەکو پێوەرێک دایان ئەنێ بۆ دڵخۆشی، ئەم بابەتانش لە بەردەستی نەبێت، بەڵام کەسێکی زۆر دڵخۆش بێ لە ژیانە. ئەو کەسانی کە نازانن چۆنی دڵخۆش بن کە تەواوی بابەتەکانیشان لە بەردەستە چۆنی بگەڕێن بۆ ئەو دڵخۆشیە بیدۆزنەوە، پێویستە کات چی بکەن؟ یعنی ئەو هەنگاوانەی کە پێویستە بینێن بۆ ئەوەی ببن بە کەسێکی دڵخۆش لە ژیانە خۆیان لە چیا ئەبینەوە؟ بەڵێ بەڵێ پرسیارێکی بەجێیە، دەکرێت ناوی لێ بنێن ڕێگاکانی گەیشتن بە خۆشی. ڕێگاکانی گەیشتن بە خۆشی کورتی دەکەینەوە لە چەند خاڵێک. یەکەم خاڵ بریتە لەوەی کە ئێمە بڕیار بدەین کە دڵخۆش بین، ینی ئەو کەسانە کە بەڕێستان جەنابتان ئاماژەتان پێکرد زۆر وەکو بڵێن ڕێگا، زۆر دەرفەت، زۆر هەلی خۆشی هەیە لە دەوروبەری بەس دەرچی پێناکە یان پێی پێنابە. بەڵام کەسێکی دیکە لە بۆ نمونە لە ڕووی دارایی لە ڕووی بڕوانامەی ئەکادیمی زۆر لە پاشە، بەڵام دەبینی کەسێکی زۆر دڵخۆش و زۆر ئیجابیە. ئێستا ئەگەر ئەمە باس بکەین برێن ڕێگاکانی، یەکەم ڕێگا بریتە لە بڕیاردانی تاکەکان لەسەر ئەوەی کەوا دڵخۆش بن. خاڵی دووەم وەرچەرخاندنی ئەو بڕیارەیە بۆ لایەنە کرداریەکەی، ینی تەبەنی ئەو بڕیارە بکەین لە لایەنە کرداری و عملیەکە، وەکو بڵێن ئەویش ڕۆژانە بە جۆرێک لە پرۆڤەی ذهنی و خەیاڵی دەبێ بیکە، لایەنی کەم 15 خولەک 10 خولەک ڕۆژانە بیر بکاتەوە لە خۆی سەرچاوەکانی خۆشی و دڵخۆشی کە لە دەور و بەرماندا هەن، لەوانە هەبوونی خێزانە، هەبوونی تەندروستیەکی باشە، هەبوونی بڕە، وەکو بڵێن سەرۆت و سامانێکی دیاری کراوە ئەگەر کەمیش بێ، لە بۆ نمونە وەکو بڵێن هەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیە، هەبوونی شارەزاییەکی مامناوەندیە لە بواری وەزیفی و پیشەیی و میهنی. خاڵی سێەم خۆداماڵین و دوورکەوتنەوە لە وزە و تاقەی سەلبی، یان بە دیوێکی دردا ئەگەر باسی بکەین خۆداماڵین و دوورخستنەوەمانە لە کۆی گشتی ئەو شتە وەکو بڵێن سەلبیانەی کە وەکو خوتخوتە و خەیاڵاتی نابەجێ لە ناو دەروونماندا دێ و دەچێ، یان خۆداماڵین و دوورکەوتنەوە لەو کەسانەی کە کەسی ڕەشبین و کەسی نائیجابی و وەکو بڵێن کەسانێکن کە خەونەکانمان دەبن، کە خۆشیەکانمان لە گۆڕ دەنێن. خاڵی دوای ئەو
زیادکردن و فراوانکردنی داهێنانمانە لە بوارەکانی ژیان لە بواری پیشە وەظیفە لە بواری کۆمەڵایەتی داهێنانکردن لە بواری خێزانی داهێنانکردن لە بواری زانستی لە ڕوە ئەکادیمیەکە وەکو بڵێن ئەوە ئەو چارخاڵە بە کورتی کە باسم کرد ئەوانە ڕێگاکانن ئەوانە هەنگاوەکانن بەڵام من دیسان دەگەڕێمەوە سەر ئەوە ئەو جۆرە کەسانە وەکو بڵێن دەرفەت و ڕێگاکانیان لە دەور و بەرە بەس پێی پێنابن پێویستە زیاتر بخوێننەوە پێویستە ژیانی ئەو کەسانەی کە سەرکەوتون لە ژیاندا کە دڵیان خۆشە لە ژیاندا وەکو بڵێن هەموو شۆیان بکەن لەگەڵیان هەستن و دانیشتن ژیانیان بخوێنەوە بەردەوام بن لەو چارخاڵەی کە ئاماژەم پێکرد. باشە کاک دەشتی باست لە یەکێک لە خاڵەکان کرد دەڵێ دوورکەوتنەوە لەو کەسانی کە ڕەشبین بیرەکەنەوە یان هۆکارێکن بۆی کە تۆ لە دڵخۆشی دوور بخەنەوە. من پرسیارەکەمە جۆرێک ترەکەم دڵخۆشی ئەشاردرێتەوە ینی منی مرۆڤ دەتوانم دڵخۆشەکانم بشارمەوە زۆر جا لای ئێمە پێناس وایە هەڵێن کەسێک زۆر ڕووخۆش بێت بەردەوام پێ بکەنێت ئەمە کەسێکی دڵخۆش و بەختەوەرە بەڵام ڕەنگە بە پێچەوانەوە بچی دەنێو ناوەخن و بیرکردنەوە هەستەکانیەوە کەسێکی پێچەوانە بێت دڵخۆشی ئێمە ئەکرێ بشاردرێتەوە. بەڵێ دڵخۆشی بە شێوازێکی کاتی دەشادرێتەوە پەردەپۆش دەکرێت بە تایبەتی ئێمە نابی دڵخۆشی خۆمان پیشاندەین لە هەندێک شوێن مەسەلەن لە بۆ نمونە ئەو ڕقعات جغرافیە یان ئەو چوار گۆشە جغرافیە کە ئێمە دەچین یان ئەو بۆنەیە کە ئێمە دەچین ینی مەرج نییە کە کەسێک دڵخۆش بێ پێوانەی دڵخۆشیەکەی لەسەر چوارچێوەی زەردەخەنەکەی سەرڕێوی بکەیت وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لەوانەیە خەمێک لە ناخی دابی بەڵام هەر کەسێکی زەردەخەناویە ناکرێ ئێمە بچینە پرسەیەک یان بچینە شوێنێک بە بەردەوامی دڵخۆشی خۆمان دەرببڕین لەوانەیە شوێنەکە تەحەکوممان پێ بکە وەکو بڵێن کۆنتترۆل بەندیەکمان پێ بکاتن لەسەر پەردەپۆشکردنی ئەو دڵخۆشیەی کە ئێمە هەمانە و بە شێوەک لە شێوەکان دڵخۆشی هە لە چوارچێوەی پرسیارەکەی بەڕێستان دڵخۆشی هەیە کوردمەودا لە ڕووی کات و زەمن وە کوردخۆشیشمان هەیە درێژخایەن و دوورمەودا کوردمەودا و وەکو بڵێن دوورخایەن و درێژمەودایەکان دیسان دەگۆڕێت لە کەسێک لە نەمەتێک لە بۆ نەمەتێک لە جۆرە کەسایەتێک لە بۆ جۆرە کەسایەتێکی دیکە لە شوێنێک لە بۆ شوێنێکی دیکە مەسەرەن لە بۆ نمونە ئەگەر ئێمە نمونەک بینینەوە کە دەگەینە دۆستێک خۆشەویستێکی خۆمان خزمێکی خۆمان ئێمە دڵخۆشی خۆمان دەردەبڕین بە تۆقەکردنێک بە زەردەخەنەکردنێک ئەوە وەکو بڵێن لە دڵخۆشیێکی کاتیە لەوانەیە خولەچێک دوو خولەکی پێ بچی بەڵام دڵخۆشیە درێژخایەنەکان ئێمە مەبەستمانە بەردەوامکردنی وەکو بڵێن بەردەوام بوون لە لادانی ئەو چوارچێوە خەمۆکی و دڵە ڕاوچەیە کە لە بوارەکانی ژیانی ئێمەی تەنیوە وە گەیشتنە بەو ڕەزامەندیە گشتیەی کە ئێمە دەمانەوێت پێی بگەین یان گەیشتینە ئەو ڕەزامەندی گشتیەی کە لە ڕووە ذهنی و ڕوحی و معنەویەکەیە کە ڕەنگ دەداتەوە لەسەر ڕوخسار و لاشە و لەسەر بوارەکانی ژیانمان کە پێمانوە دیارە. زۆر باشە جا کاک دەشتی ڕەنگە زۆربەی کات سوپاسگوزاریش بابەتێکی گرنگ بێ لە دڵخۆشیە تا چەند سوپاسگوزاری بەو بەشەی کە تۆ هەتە لە ژیانی خۆتە پەیوەندێکی ڕاستە و خۆی بە دڵخۆشیەوە هەیە یعنی ئەگەر قەدری ئەو شتانەی کە لە دەوروبەری تۆ هەیە کە خۆت بەدەستت هێناوە هیلاکەتێکی زۆرە لە ژیانە بینیوە تاوەکو ئەو شتانت بەدەستێناوە ئەگەر قەدرت زانی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تۆ کەسێکی دڵخۆش بی و بە پێچەوانەوە ئەگەر قەدرن نەزانی ئەمەشیان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تۆ نەزانی کە دڵخۆش بی نەتوانی کلیلی دڵخۆشەکەی خۆت دۆزیتەوە. بەێ سوپاسگوزاری کردن لەسەر ئەو شتانێکەوە دڵخۆشمان دەکات ئەمە دەتوانین ناوی لێ بنێن سوپاسگوزاری کردنی سەرچاوەکانی دڵخۆشی بەڵێ ڕاستە جاری وایە سەرچاوەیەکی دڵخۆشی هاوڵێکمە یان لە بۆ نمونە پیشە وەزیفەکەمە یان لە بۆ نمونە سەرچاوی داراییە یان لە بۆ نمونە تەندروستی خۆمە یان ئەو وەرزشەیە کە دەیکەم یان ممارەسەکردنی ئەو هیوایەتەیە کە ئەنجامی دەدەم ئەگەر ئەمن بە بەردەوامی ئەو سەرچاوی خۆم تەقویە نەکەم نیکەمە هاندەرێک لە بۆ بەهێزکردنی ئەو خاڵانەی کە لاوازن لە مندا
کەواتە دەبێتە هۆی ئەوەی کەوا من کەسێکی سوپاس نەگوزارم بۆ ئەو سەرچاوانەی کە ئەمن هەمە بە گزارشتێکی دیکە. جاری وایە کەسێک لە کاتی دەستبەتاڵیدا هیوایەتەکانی خۆی ئەنجام دەدات، وەرزشکردنێکە یان خوێندنەوەیەکە یان وێنە کێشانێکە یان گەشت و گوزارکردنێکی دیاری کراوە. ئەوەش ممارەسەکردنی ئەو هیوایەتە دەبێتە سەرچاوەیەک لە سەرچاوەکانی دڵخۆشی. بەڵام لە بۆ نمونە ئەمن لە دیوە داراییەکەی تۆزێک لە پاشم دەبێ وا بکەم پرۆڤەیەکی بەردەوام بکەم یان بە شێوازێک لە شێوازەکان هەوڵ و جوهد و کۆششێکی بەردەوام بکەم ڕووە داراییەکەی خۆم تەقویە پێ بکەم وەکو بڵێم بەهێزی بکەم بە هۆکاری ئەو سەرچاوی کە ئەمن هەما کە ممارەسەکردنی ئەو هیوایەتەیە. نازانم ڕوونە بە شێوازێکی دیکە وەکو بڵێن قسەی لەسەر بکەین وەکو بڵێن سوپاسکردن یان باسکردنی ئەو سەرچاوانەی کە ئەمن هەما وەکو خاڵ دەبێ بەردەوامی بیهینمە پێش چاوی خۆم پرۆڤەی ذهنی بکەم و پرۆڤەی ئەندێشەی و خەیاڵی ئەنجام بدەم یان باسی بکەم لەلایەن کەسە دڵخۆشەکان سەرچاوەکانی من یەک دوو سێ و سەرچاوەکانی جەنابەت کە وەکو دڵخۆشێکی بەردەوام سەرچاوەکانی جەنابتم بدێ کا من کاری لەسەر بکەم یان گفتوگۆ لەسەر بکەم کەواتە ئەو سەرچاوانە دەبێتە پاڵنەر یان دەبێتە عامل مساعدێک تەقویەی ئەو خاڵە لاوازانەمان دەکات کە نیمانە. کاک دەشتێنوەر ڕایەنەری گەشتپێدانی مرۆ ئێمەش دڵخۆش بین ئەمڕۆ لە لامان بووی باسی دڵخۆشیمان کرد. سوپاس بۆ تۆ کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. یەک بابەت کە باست کرد کە هەمیشە سوپاسگوزار بین سوپاسی ئەو نیعمەتانەش بین کە خۆی گەورە بەیەمی بەخشیوە و ئەوەش بێگومان هۆکارێکە بە دڵخۆشی. دووبارە سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی لە هەولێری خۆشەویستەوە.